پێشتر باسی ئەم پرینتەرم بۆ کردوون کە پێش وتن چۆن ئەتوانن سوودی لێ ببینن. ئێستا باسی ئەم پرینتەری تریان بکەین کە ساڵێکە بێت هێناومانە کە خۆشەحنی لەگەڵایە و هەروەها دوو ڕۆڵەری تریشی لەگەڵا کە وێنەکان لێرەوە پرینتەکات پاشان لێرەشەوە ئەو وێنانە هەڵەبژێرین کە ئەمانوێت بۆمان پرینت کات. لێرە شەتوانن میمۆری تێ بکەن. ئێستاش با دەیگرسێنین هەم ئەتوانن ڤیدیۆ بکەن هەم ئەتوانن وێنەش بگرن. بیرمان نەچێت چەندیارێکیشی تایە هەم خۆی وێنە ئەگرێ هەم چاپیشی ئەکا هەم ئەتوانن کۆنەکتی مۆبایلەکەتانی بکەن و وێنەکانیتان بۆ چاپ بکە. ئێستاش با چەند وێنێک لەناو مۆبایلەکەمانە دیاری بکەین و چاپی بکەین. هەڵبەتەن پرینتەرانە شێوەیان زۆرە. ئێمەش زۆر جۆرمان بۆ تاقیق کردوونەتەوە. چەند جۆرێکیان خراپبوون و بە هیچ شێوەیەک دانیشتمان لێ نەفرۆشتووە. بەڵام ئەم دوو جۆرە پرینتەرە لەناو هەموو پرینتەرەکانی ترا کە تاقیمان کردوتەوە باشترین بوون لە ڕووی کوالیتی و لە ڕووی نرخیشەوە. ئەگەر وێنەکەتان ڕوون نەبوو ئەبێت لە سێتینەوە دەستکاری بکەن بەڵام ئەبێ بە وریایە و دەستکاری بەشەکانی بکەن. بۆ زانینی نرخ ئەتوانن جوێنی تەلەگرامەکەمان بن بە ناوی کانتل ستیشنەری یانیش بۆ داواکردن ئەتوانن ئەمەمان بۆ بنێرن بۆ ڤایبەر یانیش بۆ تەلەگرام یاخود بۆ واتساپ.